دیاردەیی کە لە وەرزی هاویندا زیاتر دەبێت. ئەویش مەلەکردنە لە نێو ڕووبار و چەم و گۆمەکاندا و بەداخەوە ڕووداوی نەخوازرا و خنکانی لێکەوێتەوە. تیمی تایبەت هەیە سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی و تیمانە بەردەوام لە هەوڵی ڕزگارکردنی ئەو کەسانن کە لە پەلە خاژەی خینکاندان زۆر جار بەداخەوە کەسێک دەخینکێک چەند ڕۆژێک بە دۆداسوون دەکەن بۆ دۆزینەوەی تەرمەکەی. ئەمانە هەمووی پێویستیان بە تەکنیکە، پێویستیان بە هۆشیاریە، پێویستە بەوەیە کە هاوڵاتیان بزانێت چۆن مامەڵە لەگەڵ مەلەکردن لەو شوێنانە دەکات کە نازانی ژێری ئاوەکە چەندە قوڵە یانە ئاوە مەنگە خوڕە ئەڕوا ناڕوا. ئەمانە هەمووی تایبەتمەندی خۆی هەیە. ئەمڕۆ قسە لەسەر ڕووداوەکانی خینکانەکەین لە هەرێمی کوردستان کە تا دێت ڕوو لە زیادبوونەکە لە جیهانیشدا ئەم بابەتە ڕووی لە زیادبوون کردووە. بەپێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 10 ساڵی ڕابردوودا 2.5 ملیۆن کەس خینکاون. اینجا خینکانەکان هەندێکیشان هۆکاری کۆچیشی تێدایە. ئەم گەنجانی خۆمان کە ئێستا دەچن ڕێگەی دەرەوە دەگرنە بەر ئەوانەشی تێدایە، بەڵام لە کوردستاندا ئامارەکانی خینکان زیاتر ئەو ئامارانن کە لە نێو ئاوی چەم و ڕووبار و گۆمەکاندا مەلە دەکەن. ئەمڕۆ قسەی زیاتر لەسەر بابەتاکەین بە میانداری زۆر بەڕێز ڕێکان جەمال و تەبێژی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی کە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەی کاگڕەکان بەخێبەی ڕۆژێکینات باش. باش کاگڕەکان بانی ئەوش بە سپاس بۆ سپاس بۆم دەرفەتە. کاگڕەکان بە هەر لەوە دەست پێ بکەم. ئامارەکانی خینکان ساڵ لە دوای ساڵ ڕوو لە زیاد بوونە؟ ساڵی بڵێ بەشێک لە ئەرکەکانی بەرگری شارستانی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان تیمێکیانێت تایبەت بە ئەو ڕووداوانەیە ڕووداوی خنکانە. لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی سێ تیمی تایبەت بە حاڵەتانەمان هەیە. تیمێکیان لە بنکەی دوکانەیەکیان لە پیرەمەگرونە، ئەوەی کەشمان لە چەمچەماڵەوە بڵێن چەمچەماڵ بە دەوروبەری. ئیش ئەم تیمانە ڕزگارکردن و بەداخەوە زۆرجار دەرهێنانی ئەو تەرمانەیە کە لە ڕووداوەکانە تووشی خنکانە بن. ساڵی پار ساڵی 2020 هەتا کۆتایی 2020 10 حاڵەتی دەرهێنانی تەرممان هەبووە لە ڕووبارەکانی بڵێن سیروان و دوکان و دەربەنی خانە لە شوێنەکانی کەش هەمان بووە و 43 حاڵەتی ڕزگارکردنمان هەبووە. ئەم ساڵ هەتاکو نهایەتی مانگی 6 تا ئێستا 7 حاڵەتی دەرهێنانی تەرممان هەیە، 28 حاڵەتی ڕزگارکردنمان هەیە. زۆر جار ئەم حاڵەتانە ڕێژەکان ئەم ساڵ بووەوە هەتاکو ئێستا لەبەرەوەی کە هۆکارەکان جۆرە جۆرن گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکە بە تایبەتی لەو ناوچە گەشتیارانە بەداخەوە ئەو گەشتیارانە پابەند نابن زۆر جار ئەم ڕووداوە نەخوازراوانەی لێیەکێتەوە و ئەم تیمانەیەمەش زۆر جار بۆ شوێنەکانی کەش لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی پارێزگای سلێمانی دەرەکرێن بۆ شوێنەکانی کە ئەم تیمە ئێمە زۆر تیمێکی پرۆفشنەڵن، ڕایانراویان پێکراوە لەلایەن ئەمریکیەکانەوە ساڵێک و 6 مانگ لە معسکەر تەدریبا بوون، کۆمەڵێک دەورەی زۆر تایبەتی لەلایەن فەڕەنسیەکانەوە پێکراوە. جۆرە جۆرە مەسەر خوری ڕزگارکردنە، چۆنەتی دەرهێنانەوەی تەرما لە وەرزیستانە چۆن مامەڵاکرێت، لە وەرزی هاوینە چۆن مامەڵاکرێت بە پێوەرزەکان گۆڕە خولی تایبەتە لەو بوارەیە و زۆر کات بۆ دەرهێنانەوەی تەرم ڕزگارکردن لە 21 سێوە ئەم تیمانە بە شوەیەکی مەیدانی لە سەر شوێنەکان هابن. بەڵام ئەگەر بە من بڵێ پابەندبوونی حاڵەتیان بەداخەوە زۆربەی زۆر پابەند نابن. ئێمە لە دەریاچەی دوکان و لە دەریاچەی دەربەنی خان بەداخەوە تا ئێستا دەریاچەی دەربەنی خان بەلەمی گەشتیاری نییە، بەڵام لە دەریاچەی دوکان بەلەمی گەشتیاری هەیە. سەرجەمە بەلەمانەمان لە بەڕێوەبەراتی پابەند کردووە، حتا جۆری ئەو بزوێنەرەی کە لەسەر ئەو بەلەمە گەشتیارانەیە دیاریمان کردووە. کۆمەڵە مەرجماندانەوە مەرجی سەلامەتی لە بەلەمەکە کە ئابێ هەبێ لێشێک لەوانە چوپی ڕزگارکردنە، بەڵام بەداخەوە توانم بڵێم هیچ گەشتیارێک بەکاری نانێ. ئێمە خاوەن بەلەمەکانمان بانکرۆ پابەندمان کردوون، یەکێک لە گلەکانی خاوەن بەلەمەکان ئەوانەیە ئێمە ئیجراتمان لەگەڵەوانە زۆر بەتوندی کردووە. یەکێک لە گلەکانیان ئەوەیە کە حتا ئێمە چۆنێتی دەستنیشانکردنی سەرنشین لە بەلەمەکانی شار دیاری کراوە بە پێی ستەندەرێکە لە لای خۆمان هەیە. بەڵام ئەو بەڕێزانی کە گەشتەکەم دەتوانم بڵێم زۆر بەکەمی، ینی ئەو نسبێنیەکە هیچی چوپی ئەو هێلێکی ڕزگارکردنە لەبەر ناکە بەڕاستی. ئەمە زۆر جار خەتەری دروستەکات بەسەر ژێن کاگڕەکان. ئێستا لەوتەکان تا بەردەوام بۆ سەرجەم ئەم بابەتانە هۆشیاری هاوڵاتیانەکە
یەکێکە لە هۆکارەکان کە پێویستەکە هۆشیاریان زیاتر بێت لەسەر ئەم بابەتە. بنمونە با ئەگەر لە کاتی گەشتکردنا بەتایبەت لە جەژنەکانە کە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانە کە ئەگەر بنمونە دەریاچەی دوکان وەربگرین ژمارەی ئەو تیمانەی کە لەوێن چەنە، یعنی ئەوەنە بەشی پێویستی لێ ئەو هەموو گەشتیارەکە سەردانی ئەو ناوچەیە ئەکا. تیمەکان ئەوەنە زۆرن کە ئەگەر هات و ڕووداوی نەخوازراوی لەم شێوازە کەوتەوە دەست بەجێ بتوان بە شێوازێکی باش هاوکاریان بکەن. ئەمە دوو ئەرکە ئەرکی بنکەیەکمان هەیە لە دوکان هەر بنکەی سەر بە قەزای دوکانەوە لە ناو بنکەی دوکانە ئەم تیمە تایبەتی هەیە کاتە ئەم تیمە کە تیمی مەلەوانیە لە هەموو بنگەکانی کە لە هەم لە دەربەن هەم لە چەمچەماڵ بەتەنیا ئەرکیان ڕزگاکردن و دەرهێنانی ترمە واتە ئەرکی کە نابینین بەتەنیا ئەمەرکا بینین لە 22 سێەوە ئەم بە شوێکی مەیدانی ئەچنە سەر شوێنەکانە بۆ نمونە ناو دەریاچەکانەوە بە شوێکی مەیدانی ئەگەڕێن بۆ ئەڵم 22 سێ لە 22 سێتر خۆی خۆ دەزانی وەرزی مەلەکردن و بڵێ وەرزی گەشتیاری و ئەوانە دەست پێکات و خەڵک قەڵەباڵغە بێ لەو ناوچانە بەڵێ ئەو تیمە ئێمە سەرجەم کەلوپێسی تایبەتیشان بۆ دابین کراوە کە تایبەت بێ بۆ کارە گرنگ ئەوە نییە مەسەر تۆ چەند تیمە هەیە مەسەر ئێمە کۆمەڵە کەسی زۆر باشمان هەیە لە مەجاالە کارەکان گرنگەوەیە کە هاوڵاتەکە پابند بێ ینی ئەمە یەکێکە لە ئیشکالەکان زۆر جار ئێمە یەکەم جار وەکو پێم وتی تاکو ئێستا لە دوکان تەواو هەموو بەلەمە گەشتیارەکان هەم لەلایەن بەڕێوەبەراتی گەشت و گوزاری ئێوە لەلایەن بەڕێز قایمقامێتیشەوە توانیوانە سەترێکی تاوکەین بەڵام ئەوانەی دەربەنی خان هیچی بەلەمی گەشتیاری نین تەنها بەلەمی بڵێن بەلەمی ڕاوکردنی ماسین ڕێیان پێدرێ ڕێیان پێ نەدراوە بە هیچ شێوەیەک مۆڵەتیشان نییە بەڵام ئەوانەی دوکان سەرجەمیان مۆڵەتیان پێگراوە لەژێر کۆنتڕۆڵ ئەوانەی قەشقۆڵی مەبەستت لێ کاڵێنەوە دوکان هەم بە دوکانی سەر دوکانی خوارەوە کە مەشهورەوە کوشتێکی شایانە ناو خەڵقی خۆی یەک دەریاچێ بەڵام ئەوانەی دەربەنی خان سەرجەمیان بۆ ڕاوماسی بەکارێنن هیچی ئەو مەرجانی تیادانەیە کە ئێمەمانەوە و زۆر جاڕوانش بەکاریان لێن ینی بۆ لێرە کامان وایە لە هاوڵاتیان کە تۆچی بۆ گەشتێک بۆ سەیرانێک بۆ خۆشیێک بۆ کات بە سەربردنێک مەچۆرە شتێک و کازانی ترسناکە لەسەر خایە ئەوان بۆچی ڕێگەی پێنە هیچی لەلایەن دەوڵەتەوە هیچیان مۆڵەتیان نییە و ڕێگەشیان پێنەدا لەبەرەوەی بەڵەمی گەشتاری مەرجی تایبەتی هەیە هەم لە قەبارەی بزوێنەرەکەی ئەو مەرجە سەلامەتیانەی کە ئێمە دابینیەکەین بۆی لە دەربەنیخانە هیچ بەلەمێکی گەشتاری تێدانە و هیچ بەلەمێکیش مۆڵەتی فەرمی دەوڵەتی نییە باشە لیژنەیەک نییە چاودێر بێت بەوەی کە گەشتیارێک ئەم هێلەکە نابەستێت خۆت باست کەوتە بەشێکی زۆر لەو بەلەمەوانانە گلەی ئەوواکەڵێ من بە گەشتیارەکە ئاڵم خۆی لە بەری ناگا یعنی مەسولاتەکە و کاتاکەوێتە سەر ڕستۆی خوی بەڵام بۆچی هەوڵ نەدرا ئەمە بکرێ بە مەرجێکی گشتگیر ئەمە پۆلیسی چاودێر هەبێت لەم شوێنە گەشتیارانەدا ینی ئەو جێبەجێ بکات بزە بووە ئێمە یەکێک لە شکالەکان ئێمە بەڕاستیەوەیە کە ئەم وڵاتی ئێمە کۆمەڵی ڕێنمایی زۆر تایبەتی تایە و جێبەجێکردنەکەشی ئەکەوێتە سەرشانی ئەسۆکە ئێمە ناکرێت لە تۆ بۆ هەموو ڕێنماییە جێتیگی تەنفیزیدان دەبێ ئەبێ بەشی ئەو هاوڵاتی بە ڕێزەی کاوێ ژیانی خۆی لە پێش هەموو کەسێکەوە یان ئەو خێزانەی کە سوارە ئەبێ ئەو هاوڵاتێکە بێ ناکرێت تۆ بۆ هەموو جێبەجێکردنی ڕێنماییەک لە ژێر چاودێری پۆلیسا بێ ئەمرانی ئاسایش بێ ئەمە هەرکەکە قورسەگا با بەشی ئەوە ئەو هاوڵاتی بە ڕێزیکە چێەوە بەلەمە بەکارێن بۆ سەلامەتی خۆیەتی ئێمە لەگەڵەوەشە ئێمە هەر زەختێکی تاومان لە خاوەنی بەلەمەکە کردووە ئیزرائیلیشمان لەگەڵا کردوون وتما ئەگەر پێمان وتون ئەگەر هەر ئەو هاوڵاتی ئامادەنەوە ئەو بەکاری بێنەوە هێلێکی ڕزگارکردنە بەکاربێنێ سەری مەخە ینی گەیشتونێتەوە حەدا کاڵین سەری ماخەوانە ینی زۆر چارەسەرێکی زۆر باشی هەرەوە بۆ ئێمە زەختی تەواتی لە خاوەن بەلەمەکانەکەین تەواوان خاوەن بەلەمەکان هەمویان دەبێت مۆڵەتیان هەبێت لەلایەن بەڕێبەراتی تەندروستیەوە پشکنینیان بووەکرێت کۆمەڵ مەرجی تایبەتەوە ئێمە وەکو ئێمە ناچینە بە بابی ئەوەی کە بەڵام ئێمە وەکو سیفتی لە بەلەمەکە جۆری بزوێنەرەکە زۆر گرنگە لای ئێمە چەند سەرنشین چەند گەشتیار سەرخات لەگەڵ ئەو مەرجە سەلامەتیانە کە پێویستە لەو بەلەمە لایە ئەو ینی بۆ زۆر زیاتر قسە لەسەر بەلەمەکانەکەی چونکە
بەداخەوە زۆر ڕوودا هەبووە کە بە هۆکارەکەی بەلام بووە. ئەم کەسانی کە خۆیان بەلەمەکە لێخوڕن زۆر جارەمانە بینی خۆیان هێلەکیان لەبەر نییە. کە قسەشەکەی ئەڵێ من مەلە ئەزانم یان لێ ئەزانم چۆن خەڵک دەبێنەوە ئەمان هیچ خولێک ڕاهێنانێک یان پێویستەکە ئەم جۆرە لێ پێچینەوە لەگەڵ ئەوانیشە هەبێ یان ئەوان شارەزان. بەڵێ ئەوانکو ئاماژەم پێکرد بەدەل لە بەرگی شارستانی کۆمەڵە بەڕێوەبەراتی کە هەیە پابەندە بووانە ینی وەکو بەڕێوەبەراتی تەندروستی هەیە گەشت و گوزار هەیە ئەوان تەواو ئەو وینیان ڕێخستۆکە چۆن مەڵە دێ ئێمە وەکو لانی سیفتەکە جۆی بزوێنەرەکە سەرنشینەکان حەجمی بەلەمەکەیەتە لای بەڕێوەبەراتیمان بەپی هەر بەلەمە بەپی تایبەتمەندی خۆی بەڵامێکی لە تایبەتمەندەکانە بێ گەشتیاری بێت بەلەمی گەشتیاری بێ ئەواتە جاران مەسەر ئەگەر ئێمە بیرمان بێت کەڵەکیان بەکارێنان نازانم چی لەگە ئەو شتانە بە هیچ شێوێک نەماوە مەرجی تایبەتی ئێمە بەس ئەو بەلەمانەیە و زۆر جار بەهۆی بەلەمەکان و ڕووداوی خەکانەکە ڕوونایە بەهۆی ساردی ئاوەکەوە دنیا گەرمە ئاوەکە ساردە ئەچێتە ناو ئاوەکە تووشی جەمانە بێ بەستۆ بێت و حاڵەتانە دروستە بێ بۆ زۆربەی حاڵەتەکانمان ساڵی پارۆم ساڵیش بەداخەوە ئەو گەشتیارانن کە لە ناوڕاست و خواروی عراقۆیان بۆ گەشتیاری تووشی و حاڵەتە بن بەر ئەو ئاوە ساردە ناکەون شارەزانین ئەو حاڵەتەوە هەم ئەم قایمەتی دوکان هەم گەشت و گوزاری دوکان لە زۆربەی زۆری ئەو شوێنانە هێمەی مامەڵەنەکە یان مەلەنەکردنی ئاماژە کردەوە زۆر بە وازەحی زۆر پرسیاریەوە بکەم ئەو ڕێنمایانە هەیە بە زمانی عەرەبی ئینگلیزی کوردی بەڵێ بە هەر سێ زمانەکە لە زۆربەی زۆری شوێنەکانە هەڵواسراوە کە ئەم شوێنە ڕێگەپێدراو نییە بۆ مەلەکردن بەتایبەتی زێی خوار بڵێن دوکانی خوارەوە هیچ جۆرە مەرجێکی سەلامەتی کاگڕەکان ڕەنگە ئەمە دانرابێ وەکو هۆشیارکردنەوەیەک بۆ هاوڵاتیان بەس ئێستا بەپێی و ئەزمونێکی ئێوە هەتانە ئەزانن کە ئەم هۆشیارکردنەوەیە ڕەنگە تا ڕادێکی پێویست بەس نەبێ بۆ ئەوەی کە خەڵکی ئیتر مەلە نەکا لەو شوێنە تیم هەیە چاودێر هەیە کە لەو کاتەیە بڵێ ئەم شوێنە ڕێگە پێدراونێ چونکە بەداخەوە یعنی ساڵ نییە ئەمە نەبیستین لە کاتی گەشت و گوزارە لە کاتی سەیرانکردنا کە نەڵێن گەنجێک لە نێو ئاوەکانە خنکاوە هیچ تیمێک هەیە بۆ ئەوی کە ڕێگری لە خەڵکی بکات خۆشیە ڕاگەیەکێ دەخینچیە کاملی ئەو خۆشەکان لێ بێ بەشین بەڵە بە دنیا ئێمە وەکو ئاماژەم پێکرد لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی پارێزگەستەمە لە 22 سێوە تیمی جێگر لەو شوێنانە هەیە بە بەردەوامی خەڵق ئاگادارەکەنەوە ئەوانەی کاچنە ناو ئاوەکەوەی کە نزیکە بێتەوە حتەوەی کە لە ناو ئاوەکە ئیجراتی توندی لەگەڵاتی بەڵام کابرا گەشتیاریە زۆر جار بایمە تۆزە سەریح بووین هەنێک ئەو مادەی سەرمەستی خواردوێتەوە ئەچێتە ناو ئاوەکەەوە ئێمە بەڕاستی بە بەردەوامی گرفت و کێشەمان هەیە هەم تیمەکانمان ئێمە لەگەڵ بەڕاستی ئەو هاوڵاتیە بەڕێزانە زۆر جار پابەت نابن بەڕێنماکەوە هەم دانیشتەکە لە خۆیان و ئەو گەشتە لە خۆیان و لە چواردەوری نەکەش کوامە بینیمانەکە حاڵەتێکی نەخوازار ڕۆیە چۆن جێ لە هەموو خەڵکە تێگەچێت زۆر جار بەهۆی پابەندەبوونی هاوڵاتێکەوە کۆمەڵە کەسێکە هەم نەفسیەن هەم ئەم تۆ یەکێکە بێ بە قوربانی ینی بەڕاستیمان هەمی کاری زۆر ناخۆشە بە دنیا تیمی جێگرمان هەیە لەو شوێنانەوە هەمیان ئاگادارەکەنەوە بە بڵندگۆی بەرزیان هەیە نزیکە بنۆلیان ڕێنمایانێنێ پابەندە بن بەڵام زۆر جار بەڕاستی بۆی پابەندەبوونەوە کۆم کارە سادان وڵای زۆر جار گەشتیاری وە هەیە ئەوە دوورەکەوێتەوە ینی هەر هەم نزیک دوکان گەشتەکەم بەڵام زۆر دوورە ڕۆن زۆر دوورە شوێنێکی زۆر دوورە دەست دانیشن خۆیان و بەتایبەتی ساڵ حاڵەتێکمان هەبوو گەنجە بوو کە ئەو بوو بە قوربانی و لەگەڵ خێزانەکە بەڕاستی حاڵەتێکی زۆر ناخۆشی باشە کاکڕەکان تیمەکان وتت لە چەمچەماڵ لە بەنگرد لە دوکان وابزان هەڵە دوکان دەربەنی خان چەمچەماڵ ئەم تیمانە بنکی سەرچیان ینی هەرێکو لە هەرێک لە بنکی خوانن دەربەنی خان لە بنکی دەربەنە زۆر جار ینی ڕووداوە بە من بۆ خۆم لە دوکان بینیمە ڕووداوە تا مەسەلەن ئەم تیمانە گەیشتون کاتێکیان پێویست بووە بۆ ئەم تیمانە لە نزیک شوێنی ڕووداوەکان جێگیر ناکە بنکەی دوکانمان لە ناو دوکانە هەر لە ناو بنکەی دوکانە لە قەزای ئەوە نزیکە دەربەنی خان هەر لەوەیە واتە نزیکن هەمویان زۆر نزیکن بە چەندێک ئەگەنە شوێنەکە بۆرم ناگەر خوانەخواستە ڕووداوە وەکو پێم وتی شوێنەکان فەرقەکە زۆر جار لەو شوێنانەی کە زۆر قەڵەباڵغا ڕوودا ڕوونایە لە شوێنی چکە ڕوایە هەتا بوو تیمەکات زۆر جار مەسەر لە دەروی دەسەڵاتی بەڕێبەراتیمانە بۆ لەسەر فەرمانی بەڕێز بەڕێبەر تیمەکانی چوون بۆ هاوکاری تیمیکە ینی بە تەنها
کاری ناو قەزای مەڵبەندی سلێمانی ناکەن بە چواردۆرە بە قەزا ناحەکانەوە زۆر جار ئەینێرێ بۆ شوێنی کە بۆ ئەوکاری وەکو ئاماژەم پێگەڕم تیمە زۆر ڕاهێنراون کۆمەڵە کەسی زۆر باشی تایە هەموو تیمەکانانی هەم دوکان هەم دەبنی خان هەم تیمی چەند ماڵ ینی زۆر بە باشی ڕاهێنراون و کەسی زۆر ئەکادمی و پرۆفشنال و کەسی زۆر دڵسۆزیانتیایە کە زۆری ئەم کارانە ئەو بەڕێزانە کردوێنە ئەوان نزیکن لە ڕووداوەکە لە 20 سێشەوە لەسەر شوێنی ڕووداوەکە بەڵێمیان هەیە خەڵق ئاگادارەکەنەوە بە تایبەتی دوکانی سەرەوە خوارەوە ئەندێ حاڵەتە بینی بە بەلەم هاتوچۆکەن و ژمارە 115 پێوەیە بە بڵندگۆ هاوارەکەن بە تایبەتی ئەو خێزانانەی کەم ناڵە خەنە ناو ئەو ئاوەکانەوە ئاگادارانەکەن و ڕێگریان لێەکەن بەڵامی تر ئەو حاڵەتان هەڵدووسە باش کاکڕەکان باسی ئەو خێزانە کرد کە ماڵەکانیان ئەکەنە نێو ئاوەکەوە ڕەنگە ڕسم بگرن لەگەڵیان بەڵام ڕەنگە هەنێ جار ئەمەشمان بیستە بێت کە ڕووداوی ناخۆشی لەکەوتۆتەوە ئەمەش پەرژین یاخود بربەست بۆ ئاوەکە ئەمە بەڕادێک پێویست هەیە لە ئەو ئاوانەی کە سەرچاو ئاویەکانی کە ئێمە هەمانە لە کاتێکا کە گەشتیار ئەچێ ترسی ئەوەنە نەبێ ئەگەر بۆ کەسە گەورەکانیش نەبێ بۆ مناڵەکان بەدڵنیایەوە ئەوە لێ نییە ئەوە بەداخیشەوەمەی لێرە زۆر بەڕاشکانە بڵین زۆر تەجاوز کراوە سەر ئەو مڵکە گشتیانە بۆی دروستکردنی کەپر و هێنانە پێشەوەی کەپڕوانە بەڕاستی هەموو تەجاوز کراوەتە سەر مڵکی گشتی بەتایبەتی لە دوکانی خوارەوە بڵین زۆر جارە بەرتەسکردنەوەی ئاوە ئەبێتە هۆی کێشەکان ئەو تەجاوزێکە کراوەتە سەر مڵکی گشتێکی کە لە ئاستەنجەکان کە بۆ تیمەکانی ئێمە دروستە بێت ئەوەی بەڕێزیشی باسەکەی نەوەڵا هیچ شتێک لەو بابەتە نیە لە دوکانە بڵێن بربەستێکی ئاوە هەبێت خەڵق نەچێتە ناوەکان نزیک نەبێتەوە ئەتوانم بڵێمەوە هەتا کارێکی تۆزی قورسیشە تۆ هەموو دوکانیان هەموو دەربەنی خان ئەم سەر بۆ سەر بربەستێکی ئاسنیندانی باوەڕ ناکەمەوە ئەگەر هەمووشی نەبێت ئەو شوێنانەی کە زۆر گەشتیار ڕووی نەخێر نییە نە لە دوکانە لە دەربەنخانە بەربەست ئەی جگە لەو بربەستەی کە گەشتیار بۆی نێچێتەنی ئاوەکەەوە هەندێک جار لە هەندێک وڵات بربەستی تر هەیە بۆ نمونە شەبەکە هەیە لە نێو ئاودادایێنێن ینی زۆر جار کاگڕەکان و حاڵەتانەیە ئێوە چیەکەن ئەمە چەند بە گرنگەزانن کە هەبێ بۆ لە ئاوی قەشتۆڵیە ئەو ئاوە خوڕە شەبەکەیەک هەبێت ینی زۆر جار بینیمانەڵە دوای 3 ڕۆژ تەرمی خینکاوێکە دۆزرێتەوە بۆ هیچ نەبێ ئەو شەبەکەی بتوانێت ئەو تەرمە بگرێتەوە شتێکیوا بە گرنگ نازانن یان هەیە یان نییە وەکو ئەو بربەستە شەبەکەی نەخێر نییە زۆر جار لە ئاوی خوڕە یەکێک لە ئیشکالەکانەوەیە کە تەرمەکە لە شوێنێک بۆ شوێنی کاوازێتەوە بە دنیاوی پێویستی بە کاتێکی زۆرە بێ ڕۆژێ دوو ڕۆژوانە ئەتاکو ئەو تەرمە سەرئاوەکە لە بەتایبەتی کاری ئێمە لە ئاوی خوڕاتۆ زۆر ئەتوانم بڵێم زۆر سەڵاتۆزێک باسی گەنگاگ ڕێگانن بەلای خەڵکە زۆر پرسیارەوە بە دڵنیای مەسەر چاوەڕی چی ئەکەمەڵە شوێنەوە ئیتر بەپێی ئەو خبرەی کە ئەو تیمە هەیەە مەسەر حەسەب شوێنەکە کەوتۆ شوێنی وە هەیە زۆر خوڕە جاروێت تەرمەکە بۆ چەندین کیلۆمەتر دوورە خاتەوە چەندین هەزار مەتر دوورە خاتەوە کە لەو شوێنە نییە کە خنکاوە تۆ بێت مۆدای پشکنینەکە چڕکەیتەوە وەکو جەنابتەڵی ئەگراوەکە زۆر خوڕبێ ئێمە بربەستی خۆمامان هەیە بۆ حاڵەتی نەخوازرا و دایانین وەکو ئەو شەبەکەی کە باسەکەیت بە دڵنیاییەوە لە ئاوی خوڕاک کاری تیمەکان زۆر قورسە بێ زۆر باشە جا کاگڕەکان وەکو ڕێنماییەکی بەڕێستان بۆ گەشتیارەکان بۆ هاوڵاتیان هەموو کەس کە مەلەی زانی ئەتوانێت ئیتر بچە کەسێکی تر ڕزگار بکە چونکە ڕەنگە زۆربەی بەهۆی ئەمەوە ڕووداوی زیاتر نەخوازرا و ڕوویدابێت کەسێک کەوێتە ناو ئاوێکەوە یەکێک وا ئەزانێت کە مەلەی زانی ئیتر یەکسەر خۆی فڕێ ئەداتە ئاوەکەەوە بە مەبەستی ئەوەی کە ڕزگاری کا بەڵام دوجار بەداخەوە ڕەنگە هەردووکیان گیان لەدەست بدەن ڕێنمایی بەڕێستان بۆ هاوڵاتیان بە شێوازی کامان وایە بە تایبەتی زەی دوکانی خوارەوە ئاوێکی زۆر ساردیتیایە لەشتیایە جەمانە بێ ئەی بەستی تەشەنوجەکە دەمارەگرێ مەلەکردن بە هەموو شێک بە هیچ شێوێک ڕێگە پێدراو نییە لە زەی دوکانی خوارەوە دوکانی سەرەوە کۆمەڵە شوێندانراوە ئەگەر چوبی ڕزگاکە ئەگەر مەڵەوی زانی لەو شوێنە گەورانە مەلە فەرقەکاتۆ تۆ لە مەلاونگەیەکە مەلە بکە یاخود لە دەریاچێکی وەکو دوکانە مەلەکەی زۆری فەرقە بەڕاستی و پێویستی بەلیاقەی زیاترە هەناسەی زیاترە جارە دوکانی خوارەوە بە هیچ شوێک بۆ هیچ جۆرە مەلە یەک نابێت بڕێ ئاوەکەی خوڕ ئاوەکەی ساردە زۆر تەسکە بەردەڵانە
یعنی زۆر جار مەسەر کاوەکەەوە بات لەوانە جسمی دۆژی چی لێنێ بەڵام قاسییان سەرە بەربەردێ بکەوێت کاتەکان بۆچی هەوڵ نەدراوە شێوەی وڵاتان هەندێک لە کەناراوە ئاویەکان تەرخان کرێ بۆ گەشتار خۆی مافێکی خۆیەتی گەشتار مەلەش بکە ئەبینی لە هەندێک شوێندا شوێنێکی تەنکەڵانیان داناوە پاک ئەکرێتەوە تیمی تایبەتێ بەردام بۆ پاکردنەوە زۆر جار بریندار بوون ڕۆدا لە نێو ئاودا بۆی ئەو شوشانی بەداخەوە کەسانێک نابەپرسان هەڵە دێنە نێو ئاوەوە یان لە دووری 20 مەتر لە ڕۆخی ئاوەکە هێڵێکی سووردانراوە لە نێو ئاوەکەدا خەڵک بووی نیە لەوە زیاتر بپەڕێتەوە بۆ بیر لەوە نەکراوە لە دەریاچەی دوکان دەربەنیخان شتێکی ئاوا بکرێت بۆ گەشتیار لە دەراسی دوکان ئیرا بە کۆمەڵە کەرتی تایبەت بە دڵنیایە سەررجەم ئەوەی کە بەڕێزە باسەکەی جێ هەمووی تیادا کراوەتەوە و ئەکرێت بە دڵنیایتر ماوەکەی زۆر درەنگەکەیە بەڵامی کە بەڕێسەڵی لە دەراسی دوکان لە بەشی سەرۆی ئەو بە شاکرێتەوە ئێستا هەر بەشێک دانراوە بۆ بەلەمەکان نەک بۆ مەلەکردن هەر تا تایبەت بۆ ئەم حاڵەتەی کە بەڕێزە باسەکەی ئەوەش لە ئیشەڵا لە ئەندێکی نزیکە ئەو هەوڵانە هەموویەکرێت لە دێراچی دوکان بەشی سەرۆی ڕێکان جەبال و تەوێژی بەرگری شارستانی سلێمانی سوپاس بۆ وتەکان بەیوەی هاوڵاتیان سوودیان لەم دەرفەتە وەرگرت پێ